بەناوی خوای گەورە میهرەبان پیرۆزبایی لەسەر جەم خەڵکی شەقڵاوە دەکەم بە بۆنی ئەم سەرکەوتنەوە هەموو یاریزانەکان و دەستەی کارژێریانەی وەرزشی شەقڵاوە ئەم سەرکەوتنەوە زۆر پێویست بوو بۆ ئێمە پیرۆزبایی لە یەکەیەکیان دەکەن ئەمە برنەوەی دووەم بوو هەنگاوێشتر چوینە پێشەوە ئینشاڵڵا لە یاریەکانی تری سەرکەوتوبی زۆر سوپاس بۆ ئێوە هۆکاری دۆڕاندنەکەمان بەڕاستی ئەمان ئەگەڕینەوە هۆکارەکەی پەلەپەل یاریزانەکان تاخیر بەدڵبوونی یاریزانی باڵەکان بەڕاستی ئەوە هۆکار بوون دومیش دووبارەیەکەمەوە حەکەم لە ئاستە نەبوو کە یاریەکە بەڕێوە بە هیوادارم یەچێت تۆ پیکردستان بەو ئاستەی حەکەمانە نێتە هۆکاری دۆڕاندنی تیپەکان و یاخود یانەکانی کوردستان هیوادارم حەکەمەکان لەو ئاستە بی لە تومعی یاریزانەکان بی